سڵاو هاوڕێیان بەخێربێن بۆ ڤیددیویەکی تری فێرکاری لە کەناڵی کورتگەڵیش لە ڤیددیوی پێشودا پێکەوە باسی دێدپۆڵ و وەڵفرینمان کرد بەڵام ئەمڕۆ هەموو شتێک دەگۆڕین. Prosperity to mankind. ئەمڕۆ دەچینە ناو جیهانێکی تارێکتر، جیهانێکی پڕ لە تووڕەیی خیانەت و تۆڵەسەندنەوە، جیهانی ئۆڵۆمپس و جەنگاوەرانی سپارتا. پێکەوە وشە بە وشەشی کاری بۆ هەندێک لە بەهێزترین دیالۆگەکانی نێوان کریتۆس، زیوز و گایا دەکەین. با بزانین فێری چەنەها وشەی فەرمی و نافەرمیشە بین. بەڵام پێشەوە لایکی ڤیدیۆکەکان گەر بەدڵتان بوو و سابسکرایبی کەناڵی کورتگەڵیش بکەن بۆ بەردەوام بوون. What will you do, Father? You can no longer hide behind the skirts of Athena. زۆر باشە با لە یەکەم دیمان و دەست پێ بکەین. کریتۆس دەڵێ What will you do, Father? You can no longer hide behind the skirt of Athena. واتە چی؟ What will you do, Father? واتە چی دەکەی باوکە؟ واتە مەبەستی ئەوەیە کە ئێستا هەموو شتێکت لە دەستدا و کەس پشگیریت ناکات، چی دەکەی باوکە؟ You can no longer hide behind the skirts of Athena. واتە تۆ چیتر ناتوانانی خۆت بشاریتەوە لە پشتە نورەکانی ئەثیناوە. ئەمە دەسەواژەیەکی ئەمریکیە کە بە کەسێکە وترێت کە چۆن بڵێ پشتی بەژنێک بەستووە و بۆی کارەکانی بکات ترسنۆکە لە ترسنۆکیە. بۆیە دەڵێت چیتر ناتوانانی خۆت لە پشتی تەنورەکانی ئەثیناوە بپارێزیت یان خۆت بشاریتەوە. Athena is dead because of the rage that consumed you, Kratos. What more will you destroy? زۆر باشە لە دیمەنی دووەمە زیوس قساکات ئەلێت Athena is dead because of the rage that consumes you, Kratos. What more will you destroy? واتە چی باشی کاری بۆ بکەین. Athena is dead. Athena مردووە because of the rage that consumes you. بەهۆی ئەو تووڕەبوونەی کە تۆ دەخوات کریتۆس. ئەو تووڕەبوونەی کە لەناو دەستەی کریتۆزایە وەکو کۆیلەی لێ کردووە کە بە کریتۆس بەکارهێنێ بۆەوەی هەموو شتێک تێبشکێنێ وەکو هەمومانەزانین تووڕەبوونێکی زۆر تۆند لەناو کریتۆزا هەیە. جالێ ئەثینا مردووە بەهۆی ئەو تووڕەبوونەی کە تۆ بەکارتهێنێت ئەو تووڕەبوونە. What more will you destroy? واتە چ شتێکی زیاتر ماوە کە تۆ لە ناوی بەریت. The hands of death could not defeat me. The sisters of fate could not hold me. And you will not see the end of this day. I will have my revenge! زۆر باشە ئێستا دیمەنی سێم کە قسەکەی کریتۆزە دەڵێت The hands of death could not defeat me. واتە دەستەکانی مەرگ نەیانتوانی کە من لە نێوبەرن من ببەزێنن. The sister of fate could not hold me. خوشکەکانی چارەنووس نەیانتوانی من بگرن. And you و هەروەها تۆ will not see the end of this day. کۆتایی ئەمڕۆ نابینیت. I will have my revenge. ئەم ڕستەیە زۆر باوە لە ئەمریکا کە کاتێک ئەڵیت تۆڵەی خۆمەکەمەوە I will have my revenge بەکاربێنە. واتە تۆڵەی خۆمەکەمەوە. I will have my revenge. تۆڵەی خۆمەکەمەوە. Excellent child! I will tolerate your insolence no more! لێرەدا وەک بینیمان کە زیوس تووڕە بوو بە شێوەیەکی فەرمی جوابی کریتۆس دادەوە. ئەو وشانەی کە بەکارهێنێت وشەی فەرمین و لە ڕۆژانی ئەمریکا بەکار نایەنن بەڵام لە شوێنە فەرمیەکانە زۆر بەکارهێنرێت چکە وشەکە فەرمیە. ناشبێەوە لە بیر بکەین کە لە یاریەکی ڤیددیۆیی وەکو کریتۆزیان لە کریتۆس خۆیە ئەم وشانەکە بەکاربێنرێت پێویستە ئێمە بیزانین چکە گەر بڵین ئینگلیزیە زانین ئای بەکەم وشانەش نەزانین. و هەروەها ئەوەش بزانن کە لە فیلمەکانە کە هەندێک وشە و دەستەواژی فەرمی هەیە لەبێش پێویستەکە موشانات بزانیت و چۆن وەری بێڕیتە سەر کوردی. ئەلێ پێچەڵەن چایلد واتە منداڵی بێزارکەر. I will tolerate your insolence no more. واتە چیتر یان لەمە دووە تەحملی ئەم بێڕێزەی تۆ ناکەم. I can hold on no longer! لێرەدا کریتۆس هاوارەکات و دەڵێ گایە I can hold on no longer. واتە چیتر ناتوانم خۆم بگرم. I can hold on no longer. واتە چیتر ناتوانم خۆم بگرم. If I help you, we will both fall. Even now, Zeus gains. If I help you, we will both fall. Even now, Zeus gains. بابزانیمانەی چییە؟ If I help you, ئەگەر یارمەتیت بدەم, we will both fall. هەمە هەردووکمانەکەوین. Even now, Zeus gains. تەنانەت لە ئێستاوە زیوس براوەیە. تەنانەت لە ئێستاوە زیوس سوودمەندە. واتە تا ئێستا ئەو بردوتیەوە. The destruction of Zeus is why you saved me from death! بام دیمەنەشی کار بکەین. The destruction of Zeus is why you saved me from death. واتە چی؟ The destruction of Zeus واتە تێکشکاندنی زیوس لە ناوبردنی زیوس is why هۆکارەکەیە you saved me from death. منت لە مردن ڕزگار کرد. مەبەستی کریتۆزەوەی ئەلێت تۆ کاتێک کە منت ڕزگار کردووە لە مردن هۆکارەکەی ئەوە بوو کە ئەدویست زیوز وێران بکەین وێرانکردنی زیوزت ئەویست بۆچی ئێستا یارمەتی من نادەی ئەمە مەبەستەکەی کریتۆزە.
I saved you to serve the Titan. دیمەنی دواتر I saved you to serve the Titans واتە تۆم ڕزگار کرد بۆ خزمەتکردنی تایتانەکان تایتانەکان واتە زەبەلاحەکان تایتەن زەبەلاحی زۆر گەورەیە نەک هیوج واتە زەبەلاح بۆ شتی تر بەکارهێنرێ بەڵام تایتن واتە زەبەلاحی گەورە باشە I saved you to serve the Titans واتە تۆم ڕزگار کرد بۆ خزمەتکردنی تایتانەکان زەبەلاحەکان ئاوڕێیان لێرەدا گەشتینە کۆتایی ڤیددیۆی ئەمڕۆمان کە فێربوونی ئینگلیزی بوو لەگەڵ دیمەنەکانی کریتۆس ئەگەر دەتانەوێت لەم جۆرە ڤیددیۆیانە بڵاو بکەینەوە ئەوە تکایە لە کۆمنتڕاتان بڵێن چونکە بەڕای من باشترین ڕێگەیە بۆ ئەوەی فێری ئینگلیزی ئەمریکی ببن بەم جۆرە چونکە بەڕاستی گوێتان لە قسەی ئەمریکیەکان دەبێت و چ لە ڕووی ئاکسن یان چ لە ڕووی چۆنێتی خوێندنەوەی وشەکان بێت تکایە وەک پشگیریەک سبسکرایبی یوتیوبی کورگەڵیش بکەن و لایکی ڤیددیۆکە بکەن گەر بەدڵتان بوو تا ڤیددیۆی داهاتوو خواتان لەگەڵ